جیاوازیە سەرەکیەکانی سەردانی ئەردۆغان بۆ بەغدا و هەولێر چی بوو؟ بۆچی سەردانەکەی بەغدا ڕێکەوتنی لێکەوتەوە و لە هەولێر بە بێدەنگی تێپەڕی؟ هاتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ بەغدا و دواتریش بۆ هەولێر کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە، ئەویش بەهۆی ئەو کاریگەریەی تورکیا لەسەر عێراق و هەرێم هەیەتی. لەگەڵ ئەوەشدا سەردانی بەغدا و هەولێر جیاوازی هەبوو. بە بڕوای چاودێران سەردانەکەی ئەردۆغان بۆ بەغدا زیاتر دیبلۆماسی و سیاسی و ئابووری بوو. بەو پێی وەک وتەبێژی حکوومەتی عێراق ڕایگەیاند تورکیا و عێراق 26 یادداشتنامەی لێکتێگەیشتن ئیمزا کردووە لە بوارەکانی ئابووری و گەشتیاری و کۆمەڵایەتی و فێرکردن و ئاو و سەربازی کە دیارترینیان ڕێگەی گەشەپێدانە کە پرۆژەکە 17 میلیارد دۆلاری تێدەچێت. هەرچی سەردانەکەی هەولێر بوو زیاتر هەواڵگری و ئەمنی بووە. بەو پێی هیچ ڕێکەوتن و یادداشتێکی بازرگانی و ئابووری تێدا نەبووە. تەنها ئەوە نەبێت تورکیا داوای هەماهەنگی هەواڵگری و سیخوڕی لە دەسەڵاتدارانی هەرێم کردووە. بە بڕوای چاودێران دەوڵەتی تورکیا هەرێم وەک ناوچەیەکی سەربەخۆ دەبینێت و تەنها فەرمانی بەسەردا دەکات و ئامادەنیە هاوشێوەی ئەو مامەڵەی لەگەڵ بەغدا دەیکات لەگەڵ هەرێمیش بیکات. بۆیە وەک دەخوێندرێتەوە سەردانەکەی هەولێر زیاتر لە خزمەتی ئەردۆغان و تورکیادا بووە، نەک هەرێمی کوردستان وەک ئەوەی حیزبەکانی دەسەڵات بانگەشەی بۆ دەکەن.